کاتژمێر 5 ئێوارەی ئەمڕۆ دەنگدانی ناوخۆی تورکیا بۆ هەردوو هەڵبژاردنی سەرۆکایەتی کۆمار و 27مین خولی پەرلەمانی ئەو وڵاتە کۆتایی هاتوو. پرۆسەی جیاکردنەوە و ژمارنی دەنگەکان تا ئێستا بەردەوامە. لە هەڵبژاردنەکاندا 56,322,632 دەنگدەر لە 180,065 وێزگە و سندوقی دەنگدان مافی دەنگدانیان هەبووە. لە کاتی بەڕێوەچوونی پرۆسەی دەنگداندا 6 کاندیدەکەی هەڵبژاردنی سەرۆکایەتی کۆماری تورکیا پاش دەنگدانیان پەیامی خۆیان ناڕاستە کرد. سەلاحەدین دەمیرتاش کاندیدی هەتەفە بۆ پۆستی سەرۆکایەتی کۆماری تورکیا پاش دەنگدانی لەگەڵ عەبدوڵڵا زەیدان پەرلەمانتاری زیندانیکراوی هەدەپە وێنەیەکی لە تویتەر بڵاو کردەوە و لە پەیامێکیشیدا داوای لە خەڵک کرد بەشداری هەڵبژاردنەکان بکەن بۆ سەرخستنی پرۆسەی دیموکراتی لە تورکیا. هەروەها ڕەجەب تەیب ئەردۆغان کاندیدی سەرۆکایەتی کۆماری تورکیا پاش دەنگدانی ڕایگەیاند ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردن بەرزە، ئەوەش گەشەی دیموکراتی لە تورکیا پیشان دەدات. مەڕاڵ ئاکشەنەر کاندیدی ئی پارتی بۆ سەرۆک کۆماری تورکیا وتی لە پرۆسەی دیموکراسیدا هەموو شتێک گفتوگۆ هەڵدەگرێت تەنە ئیرادەی گەل نەبێت. هەرچی محەڕەم ئینجا کاندیدی جەهەبە بۆ سەرۆک کۆماری تورکیا پاش دەنگدان وتی بەرەو ئەنقەرە بەڕێ دەکەوێت و تا تەواوبوونی پرۆسەکە بەسەر سەری دامەزراوی باڵای هەڵبژاردنەوە دەوەستێت. تەمەل کارامۆڵڵا ئۆغلویش کاندیدی پارتی سەعادەت بۆ سەرۆک کۆمار جەختی لەوە کردەوە هەڵبژاردنەکان زۆر گرنگن، بڕیار لەسەر 5 ساڵی داهاتووی تورکیا دەدەن. لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بە تایبەت لە ناوچەکانی باکووری کوردستان دەنگۆی ئەنجامدانی ساختەکاری بڵاو بووتەوە. هەریەکە لە هەدەپە و جەهەپە سکاڵایان لەسەر نوێنەرایەتی پارتی دەسەڵاتدار تۆمار کردووە با تۆمەتی ئەنجامدانی دەنگدانی بە کۆمەڵە هەندێک ناوچەدا. بەپێی گرتەیەکی ڤیدیۆیی کە میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاویان کردوێتەوە لە بنکێکی دەنگدانی ناوچەی پرسووسی پارێزگای ئورفای باکووری کوردستان هەوڵی ساختەکاری لە ڕێگەی سندوقی پڕ لە دەنگی ئامادەکراو دراوە. لە هەمان کاتیشدا پارتی دادوگەشەپێدانی دەسەڵاتدار تۆمەتی ساختەکاری ڕەت کردەوە و لایەنەکانی دیکەی بە هەوڵی ئەنجامدانی ساختەکاری تۆمەتبار کردووە. لە چەند ناوچەیەکی شەڕ لە نێوان لایەنگر و نوێنەرانی لایەنەکان ڕوویدا و چەندین کەسیش بریندار بوون. سعدی گوڤەن سەرۆکی دامەزراوی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا بەڵێنی گرتنەبەری ڕێکاری پێویستی لەبارەی دەنگۆکانی ساختەکاریەوەدا.